صلاح الدين أيوبي رضا ورحمتي خوای لەسەر بێ، صلاح الدين ئەشعەری سۆفی ئەوانەی کەیسێڕن ئەڵەن ئەشعەریەکان کافرن، سۆفیەکان مشریکن. بڕۆ تاریخ خوێنەوە، بڕۆ بیدایە و نیهایە، سێر العەلەم نوبەلا، تاریخی صلاح الدين، بزانە صلاح الدين چه عەقیدەیەکی بووە، چ مەزهەبێکی بووە، چ بیر و باوەڕێکی بووە. ئەو کاتە بێت تەکفیری مسلمانان بکە. بزانە ئەهلی تەسەوف و عیرفان چ خزمەتێکیان کردووە بە ئاینی پیرۆزی ئیسلام. صلاح الدين ئەو زاتە گەورە بوو، دەوڵەتی فاتیمەی ڕوخان ئەو زاتە گەورە بوو بەڕاستی توانی مەکە و مەدینە و حیجاز و یەمەن و شام و ئەمانە هەمووی لەژێر دەستی خاچپەرسەکانە دەربێنێ. توانی بەڕاستی یەکی خات دەوڵەتی ئەیوبی دروستکە لەژێر ڕای عەباسیەکانە. و بۆ معلوماتیان سوپاکەی کوردی بوو، زۆرینەی سوپاکەی کورد بوو، کەمینەیەکی عەرەب و تورکەکانی تیا بوو. بۆیە کاتێک کە بەیت المەقدس ڕزگارەکە، بەیت المەقدس ڕزگارەکە لە هەمان ڕۆژی ئیسرا و میعراجە، لە 27 ڕەجەبی ڕۆژی جومعە. ئەو تاریخەی وەدانا کە فەرمی لەو تاریخە بەیت المەقدس ڕزگارەکەی ئینشاء الله. خوای تەبارەک و تەعالا سەری خست ئاواتەکە هێناوە دی. صلاح الدين بەیت المەقدسی ڕزگار کرد، بەڵام بزانە کێ فرۆشتیوە، بزانە کێ بەیت المەقدسی دۆڕان؟ وهابیەکان. بڕۆن تاریخ خوێننەوە، تاریخ كيف هدم الخلافة، کە چۆن تەسلیمی ئینگلیز و یەهود و گاودان کرد. کاتێک کە بەیت المەقدسی ڕزگار کرد لە ڕۆژی جومعە، ئەو جومعەیان نەکرد، جومعەکەی تر دوای بە ئەبوو مەعالی کە قازی دیمشق، محیدین ئەبوو مەعالی قازی دیمشق بوو، پیاوێکی تەقی و نەقی و لە خواترز بوو. دای بە و چونکە شعرێکی دانابوو باڵای صلاح الدين و میلەتی کوردە، أفرميت الحمد لله الذي زلت دولة الصلب وعز بالكرد دين المصطفى العربي، بيضت بالكرد وجه الكرد فأطلقوا كواكب في سماء المجد والحسب، ردوا الحياة إلى الإسلام وابتهجوا بالدين محتسبا بإثم محتسب، أعيا جهادك قوما أبطنوا حسدا وأظهروا عجبا أدى إلى العجب، أينصر الدين كردي فقل لهم الدين لله لا للكرد والعرب، وفتحكم حلبا بالسيف في سفر مبشر بفتوح القدس في رجب. ئەم شعرانەی وت لە وتارەکەیە، واتای شعرەکان ئەوەیە سوپاس بۆ خوای گەورە کە پشتی دەوڵەتی خاچپەرستەکانیشکان و عیزەتی گەڕاندەوە بۆ ئیسلام بە کوردێک کە صلاح الدين ئەیوبی بوو. دینی حەزەتی محەممەدی مستەفای عەرەبی بەرز کردەوە، لا إله إلا الله محمد رسول الله لەسەر بەیت المەقدس دانا. حەزەتی صلاح الدين ئەیوبی فەرمووی صلاح الدين بەڕاستی بەکار و چالاکی و توانای خۆت و قودرەتت توانیت وەجهی کورد سپی بکەیتەوە، سەری کورد بەرز بکەیتەوە لە ئاسمانی مەجد و عیزەتە کە بەڕاستی هەسارەی گەلی کورد و میلەتی کورد و ئازایی و شەجاعەتی کورد دەربخەی بۆ هەموو ئەوانەی کەوا حاقید و دوژمنی تۆ بوون. حیات و ژیانت گەڕاندەوە بۆ ئیسلام لەبەر خاتی خوا، لەبەر دینی خوا، نەک لەبەر دنیا و مافی دنیا. جیهادی تۆ و تێکۆشانی تۆ سەرسوڕمانی بۆ کۆمەڵێک دروست کرد کە حەسادەت لە ناخیانە بوو. ئەیان چۆن کوردێک دینی پێغەمبەر سەرخا یا جیهادەکە، بەڵام تۆ و جیهادی تۆ، توانای تۆ، قودرەتی تۆ بەڕاستی ئەوانی خەجاڵەت کرد، ئەوانی سەرشۆڕ کرد کە بەڕاستی تۆ زاتێکی ئەوەندە گەورەی خوای گەورە بە سەبەبی تۆوە دینی پێغەمبەری خوای سەرخست صلی الله عليه وسلم. اینجا پێیان بڵێ دین دینی خوایە، نەهی عەرەبە نەهی کوردە. ئین ئەکرەمەکم عند الله ئەتقاکم. تەقوا صلاح الدين چونکە پیاوێکی تەقی و نەقی و لە خواترز بوو، مجاهیدێکی ئاسا و کارامە بوو، خوای گەورە سەری خست. إن الله يدافع عن الذين آمنوا. خوا دائما لا يرمتي إيمايا، لا يرمتي إيمان داران سرخا من كان لله فقد كان الله له. بو خوا لقلطايا صلاح الدين چونکە پیاوێکی بۆ خوا سوڵحاو خوا سەری خست، ئەم عیزەتەی پێدا ئەو عیزەتە بەسەبیەوە بۆ ئەم میلەتەی بوو. اینجا فەرمی ئەی صلاح الدين فتحی تۆ بە شمشێر و جیهادی تۆ لە مانگی سەفەرە بۆ شکاندنی خاچپەرسەکان لە دیمشق و لە ئەردەنە ئاماژە بوو بەوەی کەوا بەڕاستی فتحی بەیت المەقدیسیشەکەی.
بەم پارچە شیعرا وەسفی سەلاحەدین و گەلی کوردی کرد. خۆشەویستان، بەڵام لە دوای سەلاحەدین حەیف جارێکی تر و بە زۆر هەرزان نەیار و ناحەزان و سیخوڕانی گاور و جوولەکە فرۆشیانەوە و ئێستش سەلاحەدینە هیگەرەکە دووبارە ئەو خاکە ئازاد کاتەوە لە چنگ و چەپەڵی نەیار و ناحەزانی ئیسلامی دەربێنێ.